کەوان پێویستیان بە هەجێکێک لە نەخۆشخانەکانی ئێمە بێ وەکو ماڵی دۆمی خۆیان سەیریکەن بتوانین کە داشکانێکی تایبەتیان بۆ بکەین و لە هەمان کاتدا زۆر سوپاسی گروپی کۆمپانیەکانی قەیوانەکەین کە ئەوانیش زۆر بە خێرهاتنی ئەوەیان کرد کە لە کۆمەڵێ لە شوێنەکانی ئەوانیشە دیسکاونتێکی تایبەت بکەین کە لەوانە لە ڕێستورانتەکان و لە خواردنگەکان و لە بەنزینخانەکان و لە هەر شوێنێکی ترا کە سەر بە قەیوان بێ بەپێی ئەو ڕێکەوتنامەیە بتوانن کارمەندە بەڕێزەکانی شارەکەمان و دەور و پشتی قازانج لەمە بکەن. چەند ئیمتیازێکی تایە لەوانە لە سەدا 70 بۆ 80 هەموو ئەوانەی لەم کەرتی تایبەت لە نەخۆشخانەکانی بەڕێزیان کارەکەن ئەکسەرێتیان خەڵکانی خۆبەخشن خەڵکانی دانەمەزراون و خۆی لە خۆیدا نەخۆشخانەکانی های کوالیتی ڕەخساندنێکی باشە بۆ هەلی کار بۆ کارمەندانی تەندروستی و سەرباری ئەوەش کە ڕەچاوی بارودۆخی کارمەندانی تەندروستیان کردووە کە لە ڕێگەی کارتێکەوە کە هەم لۆگۆی نەخۆشخانەکانی های کوالیتی و هەم سندیکای کارمەندانی لەسەر بێ بۆ هەموو ئەندامێکی سندیکای کارمەندانی تەندروستی و بۆ خۆی و بۆ ئەندامانی خێزانەکەشی کارتێکی وای بۆ پڕ دەکرێتەوە دیارە دەبێ و کەسە ئەندامی سندیکا بێ و دوای ئەوە چ لە ڕێگەی مۆبایلەکەوە بێ یا لە ڕێگەی سەردانی سندیکاوە فۆرمێک پڕ دەکاتەوە ئەم کارتی بۆ دروستەکرێت کە سەردانی هەر شوێنێک لەوانەی کە تایبەتن بە نەخۆشخانەکانی های کوالیتی یا بانزیخانەکانی سەر بە گروپی کۆمپانیەکانی قەیوان یا مۆڵەکان یا IBC و یاخود لە داهاتوش کە ئومێد دەکەین کە چەند شوێنی تریش بگرێتەوە داشکانی تایبەتیان بۆ دەکرێت کە بە شێوەیەکی بەرچاو بێ.